ئەمساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەوەی جگای دڵخۆشی ئامارەکان بە شێوەیەکی گشتی ڕویان لە کەمی کردووە. ئەگەر بەراوردێک بکەن لە نێوان ساڵی 2021 بە ساڵی 2022 نزیک 29 کەیس کەمی کردووە. واتە ئەم ساڵ ڕێژەی کەیسەکان بە شێوەیەکی گشتی ڕویان لە کەمی کردووە. گۆڕانکاری لەسەر زۆری توندوتیژەکان ساڵانە بەرزی و نزمی بەخۆوە بینیوە. گۆڕانکاری بەسەردادێ بەپێی بارودۆخی ئابووری و کۆمەڵێک بارودۆخەوە گۆڕانکاری لە زۆری توندوتیژەکان و ناوچە جوگرافیەکانەوە گۆڕانکاری بەسەردادێ. ئەم ساڵ بە شێوەیەکی گشتی ئەو توندوتیژانێک کە لە ڕێگەی سۆشیال میدیا و ئەنجامدراون ڕویان لە زیادبوون کردووە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو. ئەمەش بۆی کاریگەری زۆری بەکارهێنەران لە سۆشیال میدیاوە و نەبوونی سانسۆر لەسەر ئەکاونتەکانیانەوە بە شێوەیەکی ئاسان هاکردن یان کاریگەری هەبووە و زۆرەکانی تری توندوتیژی گۆڕانکاریان بەسەرداهاتووە. ئەگەر بەراورد بکەین دەبینین ئەم ساڵ حاڵەتەکانی خۆسووتان ڕویان لە کەمی کردووە، بەڵام کوشتن و خۆکوشتن بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕویان لە زیادبوون کردووە. ئەم ساڵ دوو حاڵەتی کوشتنمان هەبووە، بەڵام ئەوەی جێگای دڵخۆشیە کە ڕاستەخۆ بکەرانی و یاخود تاوانبارانی سەرەکی ئەم تاوانە دەژیرکراون و ڕادستی یاسا کراون و جۆرەکانی توندوتیژی لەوانە سووتان 4 حاڵەتی سووتانمان هەبووە، 5 حاڵەتی خۆسووتانمان هەبووە، 8 حاڵەتی دەستدرێژی سێکسیمان هەبووە، کۆی گشتی ئەم ساڵ 311 کەیسمان هەبووە. ڕێژەی تۆمارکردنی سکاڵا بە بەراورد بە ساڵی ڕابردوو ڕووی لە نزمی کردووە کە ئەمە جێگای دڵخۆشیە و ئەمەش کاریگەری هۆشیاری خێزان و هۆشیاری تاک کۆمەلگا و کاریگەری بەڕێوەبەرایەتی ئێمە لەسەر سازانی و یاخود زیادبوونی کۆڕ و سمینارات یاخود هۆشیاری لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشیال میدیا بە شێوەیەکی گشتی کاریگەری هەبوو لەسەرەوەی کە خەڵک هۆشیار بۆتەوە و کەمتر حاڵەتەکانی توندوتیژی لە ناو خێزانەکان بە تایبەت ڕوەدا.